بەڵێ کامەران سڵاوت لێبێت. سڵاوت لەبێ کاکنەرە. کامەران عوسمان نوێنەری ڕێکخراوی CPT ئێستا لەگەڵمانە لە وتوێژێکی تایبەتی ستاندەر. کامەران گیان ئێوە وەکو ڕێکخراوی CPT ئەو زانیاریانەی لەبارەی هێرشەکەی دوێنێ بۆ سەر زاخۆ کراوە کە ژمارەیەک گەشتیاری عەرەب کوژرا و بریندار بوون، چ زانیاریەکتان لایە چه هەیە بیگەێنن؟ خۆی لە ڕاستیدا و هێرشەی دوێنێ لەلایەن بارگای سەربازی خامتیر لە گوندی پەرەخێ لە ناحیەی دەرکار لە قەزای زاخۆ لە پارێزگای دوهۆک ئەنجام درراوە. ئەو بارگا سەربازیە لە ساڵی 2020 لە چوارچێوەی ئۆپەراسیۆنی چنگی پڵنگ ئۆپەراسیۆنی چنگی هەڵۆ دروست کراوە. دانیشتوانی پەرەخێ نزیکەی 30 خانەوادن بۆ یەکەمین جار ڕاستەوخۆ ناو گوندەکە لە 15 حوزەیرانی ئەم ساڵدا بردومان کرا کە تێیدا دوو هاوڵاتی بەناوەکانی نەزیر عومەر و محەممەد نەزیر عومەر بەیەکەوە بریندار بوون. دانێکیان بە سەختی بریندار بوو، محەممەدی کوڕی کاگنەزیری دەستی بریندار بوو. لەوێ ئێمە سەردانمان کردن ئەو کاتە. تورکیا لەو ناوچەیە بارگای سەربازی دروست کردووە بە ئامانجی ئەوەی کە گوندەکان چۆڵ ببن بۆی بتوانێت بە فەرزۆن دروست بکواتە ئەوەی کە خۆیان پێی دەڵێن ناوچەی ئارام. ئەو گوندانە خەڵکی مەدەنی تێدا نەمێنێت و تورکیا بتوانێت ئۆپەراسیۆنەکانی لە ناوڕاستی گوندەکاندا بەڕێوە ببە. لەو ناوچەیە لە کۆی 11 گوند کە لە دەوروبەری بارگا سەربازیەکانن تەنها گوندی پەرەخێ لەوێ ماوەتەوە. گوندی پەرەخێ خەڵکەکە چۆڵی ناکە، سەرباری ئەوەی کە دوو بارگای سەربازی لە پشتی گوندەکەون خەڵکەکە بەرگریەکی مەدەنی دەکەن لەوێ ماونەتەوە گوندەکە چۆڵ ناکەن، هەروەکو چۆن لە هەرورێ هەمان شێوازی مانەوە و بەرگریکردن بەڕێوە دەچێت لە گوندی هەرورێ. سەرباری هەبوونی 4 بارگای سەربازی تۆپباران و بردومانی بەردەوام لەلایەن بارگا سەربازیەکانەوە ئەو گوندانە چۆڵی ناکەن. ئایا هیچ بەڵگەیەکی یەکلاکەرەوە هەیە کە تورکیا ئەم هێرشەی ئەنجام دابێت؟ بەڵێ بە ئەکیدی بەڵگەی یەکلاکەرەوە ئەوەیە کە تورکیا ئەمە یەکەم جاری نییە کە لە 15 حوزەیرانیش بە هەمان شێواز تۆپباران لەوێ بەڕێوە چوو هاوڵاتی مەدەنی لە کاتی جوتیاریکردن کشتکاڵکردندا لەوێ بردومان کران. ئەو ناوچەیە بە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان لە حوزەیرانی 2020ەوە لەوێ جموجۆڵیان نەماوە، بەڵکو جموجۆڵەکانیان زۆر سنووردار کراوە. جموجۆڵەکانیان بەلای نزدورێدا لە بینی هەفتانین و منتیقەی بەرواری باڵا. بۆیە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان بە هیچ شێوازێک نە لە گوندەکەدان و نە لەو ناوچەیەش پێشتر ڕووداوی لەم چەشنە ڕوویداوە کە شوێنێکی گەشتیاری بکرێتە ئامانج لەلایەن پەکەکەوە یاخود گوندێک ڕاستەخۆ لەلایەن پەکەکەوە بە ئامانج گیرابێەوە. شێوازی شوێنی بردومانەکان کە 4 تۆپباران کراوە لەو ڕۆژەدا هەر هەمووی بە ئاراستەی چیای خامتیرەوە بووە، لە خامتیرەوە بردومانەکان ئاراستە کراون. زۆر باشە، بەڵام تاکو ئێستا تورکیا خۆی بێبەری دەکات لەم هێرشانە. بەڵێ خۆی تورکیا ئەمە یەکەم جاری نییە کە خۆی بێبەری دەکات. لە کۆتایی 2020دا هاکان کارەجای سەرکونسوڵێری تورکیا لە هەولێر ڕایگەیاند کە تاوەکو ئێستا هیچ هاوڵاتێکی مەدەنیان بە ئامانج نەگرتووە. بەڵام ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT کە لە مانگی هەشتی 2015ەوە داتای وردمان لەبەردەستە تاوەکو ئێستا 138 هاوڵاتی مەدەنی کە تیاندایە منداڵی سەربێشکەیە تاوەکو دەگات بە ئینسانی بە تەمەن کە تەمەنی 71 ساڵ بۆ 72 ساڵە تورکیا بە ئامانجی گرتنەوە شەهیدی کردوون. 204 هاوڵاتی مەدەنی بریندار بووە لە بردومانەکانی تورکیا لە مانگی هەشتی 2015ەوە تاوەکو ئێستا. بۆیە تورکیا بێگومان دەڵێ ئێمە نەمان کردەوە، ئێمە هاوڵاتی مەدەنیمان بە ئامانج نەگرتووە، بەڵام شتەکان زۆر ڕوونن، زۆر ئاشکران کە تورکیا ئۆپەراسیۆنەکەی دژی خاکی هەرێمی کوردستانە، دژی هەموو عێراقا، بە تەنها دژی گروپێکی چەکداری وەک پارتی کرێکارانی کوردستان نییە. و بردومانەکەی مانگی 26 کە لە بامەرنێ 2 منداڵ لەوێ شەهیدکران بە ناوی یوسف و ئاڤەند و منداڵێکیش بە ناوی سیپان لەوێ بریندار بوو. تورکیا و دام و دەستگا ئەمنیەکانی حکوومەتی هەرێمیش ڕایانگەاند کە ئەوە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان بوون. ئێمە سەردانی ناوچەکەمان کرد، لە شوێنی بردومانەکەمان بینی لەگە خانەوادەی
قوربانیەکاندا دانیشتین بەو شیکردنەوەی کە ئێمە بۆمان دەرکەوت کە تۆپبارانەکە لە ئاهەنگێکی گوندەکەدا بووە، گوندی سەرا زیواسەری کە لەوێدا کۆبوونەتەوە نزیکەی 1000 گوندنشین لەوێدا کۆبوونەتەوە بۆی ئاهەنگ بجێڕن. ڕێک بردومانەکە نزیکەی 1 کیلۆمەتر دوورە لە بارگا سەربازەکەی تورکیاوە و لەو ڕۆژەدا فڕۆکەکە چاودێریەکانی تورکیا لەوێدا سوڕاونەتەوە. ئەو شوێنێکی لێکراوە لەڕێی درۆن بۆ یان لەڕێی تۆپخانە کامەران ئەو شوێنێکی هێرشەکەی لێکراوە لەڕێی درۆن بۆ یاخود لەڕێی تۆپخانە بووە؟ ئەوەی سەرزاخۆ بێگومان تۆپبارانە. من ئەو ڕووداوی بامەرنەی باز دەکەم کە تورکیا نوکۆڵی لێکرد کە ئەوان هێرشەکان ئەنجام بدابێ، لەوێ فڕۆکەی چاودێری دۆخەکەی ئەوەی دەکرد و کۆردینیشنیاندا بوو بە بارگای سەربازی بامەرنێ لەوێەوە بردومانەکە کراوەی مانگی 2 منداڵ شەهید بوون و منداڵێکیش بریندار. بە گوێرەی داتاکانی ئێوە ئێستاکە چەند بنکە و بارگای سوپای تورکیا لە هەرێمی کوردستان هەیە و قوڵایی هاتنیان چەندە بۆ ناو خاچی هەرێمی کوردستان؟ خۆی تورکیا لە ئێستادا 64 بنکە و بارگای هەیە، هەر بارگاک بنکەی تایبەتی خۆی هەیە، بۆیە بە هەموویەوە دەکاتە 64 بنکە و بارگا، هەر لە کێلەشینەوە تاوەکو دەگاتە بهێرە و پەرەخێ لە زاخۆ. ئەو بنکە و بارگانە بە قوڵایی جیاواز هاتوونەتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە. بۆ نمونە لە سیدەکان بە قوڵایی 35 کیلۆمەتر بۆ 40 کیلۆمەتر هاتوۆتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە. لە ئاڤاشین وەزاب بە قوڵایی 19 کیلۆمەتر تاوەکو چیای کوڕەژارۆ هاتوۆتە ناوەوە. لە بەرواری باڵا بە قوڵایی 12 کیلۆمەتر هاتوۆتە ناوەوە. لە هەفتانین و تاوەکو دەگاتەوە پەرەخێش بە قوڵایی 9 کیلۆمەتر هاتوۆتە ناو خاکی هەرێمی کوردستان. کامەران عوسمان سوپاس، نوێنەری ڕێکخراوی CPT زۆر سوپاس بەوەی لەم وتوێژە تایبەتەی ستاندەر لەگەڵمدا بوویت. زۆر سوپاس. سوپاس بۆ ئێوەش. سوپاس بۆ ئێوەش. هەربژیت.